جمهوری ئازادی کە ئەزیەتیان کێشاوە لە سلێمانی و تەشریفیان هێناوە و مامۆستایانی عزیز دەکەین یاخوا بەخێر بێن سەرچاومان لەسەر ئاستی بۆکەکە وەدەستێناوە هەنی قابل محەممەد. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى اللهم وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين. ريزان سپاس بخواهی من ساڵتوانی من مدرسه عبدالله کوڕی عومەر قۆناغی یەکەم لە بازیان بکەینەوە کە پێشوازێکی زۆر باشی هەیە الحەمدولله کۆی گشتی 26 قوتابیمان هەبوو. سپاس بەخوا زۆر سەرکەوتوانە ئەوانەکانیان خوێنی و سپاسی مامۆستاکان دەکەین مامۆستا دارا مامۆستا عەبدولستار کە ئەزیەتی زۆریان کێشا بە تایبەتی مامۆستا عەبدولستار لە تاسیجۆ و تەشریفی لێرە. سپاس بەخوا ئەم ساڵ زۆر پێشوازەیەکی گەرم زۆر دەم بدو بە دەموچوونێتی زۆر باش وە گەرم و گۆڕیەک و بە شێوەیەک وەریانگرن بۆ شێوەیەک مشتاق بن وەکوتین و بۆ ئاو. سپاس بەخوا بۆیە توانیان 26 کەس بەردەوامی پێدەن و داوا لە دانیشتوانی خەزای بازیان دەکەین خوشک و برایانمان دایکانمان برابەڕێزەکانمان بێن سورمەت بن ئەم مەدرسەی ئێمە 5 قۆناغا 5 ساڵە بتوانن لە ساڵی داهاتوە بێن بەشدار بن ئەم 5 ساڵە تەواو بکەین ئینشاءڵڵا بەڵکو شارەزاییکی باشیان هەبێت وە کلیلیان پێبێ بۆ زانستە شەرعیەکان و علومە ئالەکان. من تەلەبەی مەدرسەی عەبدوڵڵای کوڕی عومەرم تقریبی ئەم ساڵاتم بۆ مەدرسەیە بەڕاستی سوودێکی زۆرم لەم مەدرسەیە بینیوە و هەنێشت فێرە بی کە ئەستەمە لە دەرەوە فێری ئەو شتانە بیت و سپاسی مامۆستاکانەکەم کە ئەم ساڵ بە بەردەوامی دەرزان پێوتوینەتەوە و دەستی ئەو تەلەبانش ماسەکەم کە هاتوون بۆ ئەم دەورەیە و خۆیانمان دوو کردووە و داوا لە ئەوانی تریش دەکەم ئەوانەی کە گوێیان لێ منە هیوادارم کە بێن بۆ زانستە شەرعیەکان و فێری زانستی شەرعی بن. بەخێرهاتنی میوانە ڕێزەکان دەکەین لەخوای گەورە بەزیابێت لە بازیان لاجێ خۆیان کردوێتەوە تەلەبەکانمان زۆر هاوکارمانن زۆر بەشدارن لەخوای گەورە بەزیابێ بە تەمەنەکانمان مناڵەکانمان قوتابیەکانمان هەمی بەشدارن لەم قوتابخانەیە لەخوای گەورە بەزیابێ زۆر ئیسفادەیان کردووە لەم دەورانەدا. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بوونی قوتابخانە لە هەموو شوێنەکە نیشانەی ئاوەدانیە، نیشانەی بەرەو پێشچوونی زانستە، نیشانەی ڕۆشنبیری خەڵقیە لە سەردەمی پێغەمبەرەوە هەروهاتووە لە سەردەمی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم ئەوانەی کە زانست و ئایەت و قورئان و فەرمودان لە پێغەمبەری خوا وەرگرتووە ئەوانە ڕایانگەیاندووە دوای پێغەمبەری خوا و لەوێ دەست بەدەست هاتووە. ئەم دەست بەدەستەکە هاتووە لە ڕێی زاناکانەوە بۆ قوتابیەکان و لە ڕێی زاناکانەوە دەست بەدەست بۆ قوتابیەکان و لە ئەو مەدرسە و قوتابخانانەی کە کراونەوە بە درێژایی مێژوو کە لە سەردەمی خلافەی ئیسلامیە لە سەردەمی خەلیفەکان زۆر جار ئەوانەی کە دەوڵەمەند بوون لە ماڵی خۆیان مەصرفی بەعزێ لەو قوتابخانانە کێشاوە لە بەیتولمال خانەی تایبەتیان بۆ دیاری کراوە. ئەوە زۆر گرنگە کە ئینسانی موسڵمان بیزانێت کە ئەمە شتێک نییە هەر لەم سەردەمایە گرنگی پێ بدرێ ئیشی حیزبێک بێ ئیشی کۆمەڵێک بێ ئیشی جەماعەتێک بێ بۆی ئیشەکانی خۆیانی پێ بڕوا لە سەردەمی پێغەمبەرەوە هاتووە تایبەتی لە سەردەمی خەلیفەکانە و ئیمامی عومەر لە ژیان نامەکەیە لە هەموو سەرچاوەکانە هاتووە کە هەدیەی داناوە خەڵات و دیاری داناوە بۆ ئەو قوتابیانەی کە زیرەکن خەڵات و دیاری داناوە بۆ ئەو مامۆستانەی کە دەرسیان باشوتەوە قوتابیەکانیان باش فێرکردوون و هەروەها بۆ شێوەیە هاتووە لە هەموو سەردەمەکانە لە مێژووی ئیسلامە باز کراوە کە لە بەیتولمالە خانەی تایبەتی دیاری کراوە بۆ قوتابخانەکان بۆ مەدرسەکان. ئەوە زۆر گرنگە کە لە سەردەمی هارون ڕەشیددا ئەوەی بەلاوە گرنگ بۆ کە ئەم قوتابخانانە پێشکەون ئەم قوتابخانە دەوری تایبەتی خۆیان هەبێ کە کەسێکی دەستکەوتەوە کە زۆر چالاک بێ لەو بارەوە جوولەکە بووە ئەوەی کردووە بەڕێوەبەری هەموو قوتابخانە شەرعیەکان. قوتابخانەی شەرعی بەڕێوەبەرەکەی جوولەکە بە لەبەری لە ئیداریە تا بەقەوت بووە کۆمەڵە مامۆستای موسڵمان و دیندار و گەورە و عالمیشی لەگەڵ بوون لە دەوروبەری بوون لەبەرەوە ئەوەندە گرنگیان پێیا بزانێت چێ اختصاسی هەیە چێ چاک لێ ئەزانێ چێ زۆر باش ئیشەکە بەرەو پێشەبا
ئیلاقیان بۆ نەبوو کە مسلمانیان مسلمان نییە بەس ویستیان ئەو زانستە بەرەو پێش بڕوە بۆیە بەڕاستی لە هەموو سەردەمەکانە هەر شوێنە تاریک بوو بێ خوێنەواری بڵاو بوو بێتەوە خەڵک دواکەوتوو بێ زاناکان دڵسۆزەکان گەورە پیاوەکان هەوڵیان داوە قوتابخانەیان کردوێتەوە و مامۆستایان پیا کردووە قوتابیان پیا کردووە پارە و مەسرف و سەروەتیان بۆ پیاکردون بۆی کە هەچیش پێویستێکیان نەبێت لە کتێب و لە پێویستیاتی ژیانیان بۆیان جێبەجێ بکەن ئەم قوتابخانە نەش نمونەیەکن لەوانە کە بەڕاستی زۆر گرنگە بە تایبەتی لەم ناوچانەی دەرەوەی شار وەکو بازیان کێچێک لە شوێنانە شوێنی خوێندنی قورئان و فەرمودەی پێغەمبەر و شارەزابوون لە دین و تەطبیقکردنی دین و جێبەجێکردنی دین و بڵاوکردنەوەی نووری ئیسلامە.